ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە 12 حوزەیرانی 2025تان پێشکەش دەکەین. عومەر ئۆجەلان برازایی ڕێبەر ئۆجەلان و پەرلەمانتاری پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی سەبارەت بە ناردنی سڵاوی ڕێبەر ئۆجەلان بۆ زانکۆی کۆبانی لە میانی دیداری خانەوادەکان لە جەژنی قورباندا زانیاری نوێ ئاشکرا دەکا. عومەر ئۆجەلان لە هەژماری خۆی لە ئێکس ئاماژەی بەوە کردووە لە میانی چاوپێکەوتنەکەیان لە جەژنی قورباندا بەڕێز ئۆجەلان سڵاوی خۆی بۆ زانکۆی کۆبانی نارد و پیرۆزبایی جەژنی لە کارمەندان ڕەنجدەران خوێندکاران و ئاکادمیسیانەکانی زانکۆکە کردووە. هەروەها ئاماژەی بەوەش کرد کە بەڕێز ئۆجەلان بە هاوگرنگیەکی زۆری بە خەباتی زانکۆکانی ڕۆژاوە و داوە و وتوێتی زانکۆی بە بناغە و هێلانە بۆ بنیاتنانی ئایدۆلۆژیای ئازادی و یەکسانی و دیموکراسی هەڵسەنگاندووە. دژی مۆدرنیتەی سەرمایەداری و دووبارە بوونەوەی بیرۆکراتی و ئاکادمی. هەروەها ئەرکێکی نوێ و مدرنی ئازادی بیرکردنەوە و ئافراندنی فکری بەسەرهەبوونی زانکۆکەوە سەپاندووە. هەروە دەشڵێت بەڕێز ئۆجەلان لەسەر زاراوە چەمکو نزیکایەتی پارادایم و دیدگای نوێ بە هەبوونی زانکۆی کۆبانی دڵخۆش و سەربەرز بوو و هیوای سەرکەوتنی بۆ زانکۆ و خوێندکارەکانی لە هەوڵەکانیاندا خواستووە. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا لە ناوەندی دەم پارتی لە ئەنکارە ئایشە گۆڵدۆغان و تەبێژی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی باسی لا پرۆسەکە و هەوڵەکانیان بۆ ئەنجامدانی دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان و بەتایبەت دیداری نێوان عەبدی بارزانی و تاڵبانی لەگەڵ ڕێبەر ئۆجەلان کرد. ئایشە گۆڵدۆغان لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا ئاماژەی بۆ کرد کۆبوونەوەکانمان لەگەڵ لایەنە سیاسیەکان کە نوێنەریان لە پەرلەمان هەیە و ئەوانش کە نوێنەریان نییە بەردەوامە و لە ئێستادا کار لەسەر ئەوە دەکەین شاندەکەمان دیدار لەگەڵ بەڕێز ئۆجەلان ئەنجام بدە. هەروەها تووشێتی شاندەکەمان پێک دێت لە هاوسەرۆکانی گشتی و ئەندامانی کۆمیتەی ناوەندی و ئەگەری زۆریشە بەڕێز ئۆجەلان لە چەند ڕۆژی داهاتوودا لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆ ببێتەوە. هەر لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەدا و تەبێژی دەم پارتی دەڵێت کاتێک بیر لە فراوانی و قورسایی پرۆسەکە دەکەینەوە پێمان وایە دیداری بەڕێز ئۆجەلان لەگەڵ بەڕێزان مەزلوم عەبدی، مەسعود بارزانی، نەچیروان بارزانی، بافێڵ تاڵبانی و خوبات تاڵبانی سوود بەخش دەبێت. بەڕای گشتی ڕادەگەێنین کە ئەمە داواکاری بەڕێز ئۆجەلانیشە و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی لایەنە سیاسی جیاواز و کەسایەتەکان بۆ پرۆسەکە پێویستە. لە ڕۆمای پایتەختی ئیتالیا دەربارەی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان کۆبوونەوەی گەل ئەنجامدرا. لە ڕۆمای پایتەختی ئیتالیا دەربارەی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک کە ڕێبەر ئۆجەلان لە 27 شوبات ڕایگەیان کۆبوونەوەی گەل ئەنجامدرا و کوردستانیان لە ناوەندی کەلتوری کوردی ئارارات کۆبوونەوە بنیاتنانی کۆمەڵگەی دیموکراتیکیان تاوتوێ کرد. هاوسەرۆکی کەجەدەکە ئەوروپا زوبەیدە زومڕۆت لە کۆبوونەوەکاندا قسەی کرد و هەروەها لە کۆبوونەوەکەدا دووپات کرایەوە دەبێت هەمووان لە پرۆسەی بنیاتنانی کۆمەڵگەی دیموکراتیکدا ڕۆڵ بگێڕن و لە ئەنجومەن و کۆمۆنەکاندا بەشداری بکەن. بانگەوازە مێژوویەکەی ڕێبەر ئۆجەلان و مافی هیوا خرایە ڕۆژەوی نەتەوە یەکگرتوەکانەوە. بزوتنەوەی دۆستایەتی نێوان گەلان دژی ڕاگەزپەرستی مەراب بڕیارنامەکانی کۆنگرەی 12هەمی پەکەکە خستوەتە کارنامەی ئەنجومەنی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتوەکان. مەراب راپۆرتێکی پێشکەش بە ئەنجومەنەکە کرد و خستوێتە بەرنامەی کاری 59هەمین دانیشتنی مافەکانی مرۆڤ کە لە نێوان 16 حوزەیران و 9 تەمووز لە ئۆفیسی جنێڤ بەڕێوە دەچێت. مەراب داوا لە نەتەوەی گرتوەکان دەکات پشتیوانی لا پرۆسی چارەسەری کورد بکات و لە راپۆرتەکەدا بڕیارنامەکانی پەکەکە
کە هەڵەوە شاونەتەوە لە خۆ دەگرێت. هەروەها سەبارەت بە دۆخی زیندانیەکانی تورکیاوە راپۆرتەکانی لێژنەی دژباشکەنجەی نەتەوەی گرتوەکانیش خراونەتە نێو بابەتەکەەوە. بە تایبەت باس لە گۆشەگیری لەسەر ئیمراڵی کراوە و ئاماژەش بە چۆنیەتی قەدەغەکردنی سەردانی پارێزەران و بنەماڵەکان کراوە. راپۆرتەکە ئاماژە بە بڕیارەکەی دادگاکانی مافی مرۆڤی ئوروپا دەکات سەبارەت بە مافی هیوا و ڕای دەگەێنێت تورکیا ماوەی 10 ساڵە بڕیارەکەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا پێشل دەکات و مافی هیوا ناخاتە بەرنامەی کاریەوە. جەختیش دەکەنەوە سیاسەتی گۆشەگیرکردنی عەبدوڵڵا ئۆجەلان دەگەڕێتەوە بۆ کاریگەریەکانی لەسەر گەلی کورد. دەوڵەت لە ڕێگەی ئەو گۆشەگیریەوە کە بەسەر ئۆجەلاندا سەپێنراوە هەڵویستێکی نەرێنی بەرامبەر پێکهاتەی کورد نیشان دەدا. هەرچەندە ئۆجەلان بە بانگەوازەکەی لا 27 شوباتی 2025 نیازپاکی خۆی نیشان داوە. بەکەکە و گەلی کوردستانیش بە گوێرەی بانگەوازەکەی ئۆجەلان مامەڵەیان کرد و دایان لە دەسەڵاتداران کرد دەست لە نەکۆڵیکردن لە ناسنامەی کورد بێنن. هەروەها لە بەشی ئەنجام و پێشنیاری راپۆرتەکەشدا هاتووە سیستەمی گۆشەگیری سەر عەبدوڵڵا ئۆجەلان و سزادراوانی دیکە مافە نێونەتەوەیەکان پێشل دەکات و گەورەترین ڕێگریە لە مەسەلەی چارەسەری کورد. دەشڵێن ئەمە یەکێکە لە ئاستەنگە گەورەکانی بەردەم چارەسەرکردنی کێشەی کورد و تورکیا هیچ سنوورێک ناناسێت لە پێشلکردنی مافەکانی مرۆڤ. بۆ ئەوەی پرۆسی ئاشتی و دیموکراسیکردن سەرکەوتوو بێ مەڕاب داوای ئەوە دەکات کە دەبێت دەسەڵاتدارانی تورکیا بڕیارەکانی دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا و ڕاستپاردەکانی کۆمیتەی دژباشکەنجەی نەتەوەی گرتوەکان و هەروە لێژنەی مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان کە لە ساڵی 2024 دراون جێبەجێ بکات. هەروەها پێویستە نووسینگەی کۆمساریایی باڵای مافی مرۆڤی نەتەوەی گرتوەکان گرنگێکی تایبەت باڕووداوەکانی تورکیا بدات و راپۆرتی ساڵی 2007 خۆی نوێ بکاتەوە و پێداچوونەوەی پێدا بکات. ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا بە ڕاگەیاندراوێک شەهیدبوونی سێ شەڕڤانی خۆی لە کات و شوێنی جیاوازدا ئاشکرا کرد. لە ڕاگەیاندراوەکەی قەسەدا ئاماژەی بەوە کردووە هەریەکە لە شەڕوانانی قەسەدا ئەبوو جاسم ڕەقاوی بە ناسناوی عەبدولخادر شێخ عوسمان بەهۆی نەخۆشی دڵەوە لە ڕەقە و هەروەها جان شێر بە ناوی جوان سعید عەبدوڕەحمان لە بەنداوی ترشین و خالد سەیاح ئیبراهیم بە ناسناوی سلەیمان لە دەیرەزور شەهید بوون. قەسەدە لە ڕاگەیاندراوەکەیدا سەرخۆشی لە بنەماڵی شەهیدەکان دەکات و بەڵێنی درێژادان با تێکۆشان دووپات دەکاتەوە بۆ بە ئامانجگەیاندنی خەونی شەڕڤانانی. قەسەدە ناسنامی شەهیدانی بەم شێوەیە خستووەتە ڕوو. عەبدوڕەحمان شێخ عوسمان بە ناسناوی ئەبوو جاسم ڕەقاوی لە ڕەقە لەدایک بوو لە 10 حوزەیرانی 2025 لە ڕەقە شەهید بووە. هەروە جوان سعید عەبدوڕەحمان بە ناسناوی جان شێر لە دیمەشق لەدایک بوو و لە 3 ئایاری 2025 لە بەنداوی ترشین شەهید بوو. خالد سەیاح ئیبراهیمیش بە ناسناوی سلەیمان لە دەیرەزور لەدایک بوو لە 9 حوزەیرانی 2025 لە ئەلجەزرا شەهید بووە. هێزەکان یاسایشی ناوخۆ ڕایانگەیان شانەکانی چەتەکانی داعش لا گوندەکانی کانتۆنی دەیرەزور هێرشیان کردوتە سەر یەکێک لە دەوریەکانیان. فەرماندەی گشتی هێزەکان یاسایشی ناوخۆ سەبارەت بە هێرشی داعش بۆ سەر یەکێک لە دەوریەکانیان لا گوندەکانی دەیرەزور ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و ڕایگەاندووە لە کاتێکدا کە دەوریەیەکی هێزەکانمان ئەرکی پاراستن و ئاسایشی خۆی لە شارۆچکەی ئەلحەسان لا گوندەکانی ڕۆژاوای دەیرەزور جێبەجێ دەکرد لەلایەن ئەندامانی شانەی چەتەکانی داعشەوە گول لە باران کراون. هەروە دەشڵێن لە هێرشەکەدا هیچ زیانێک بە ئەندامەکان نەگەیشتووە و هێزەکان دەست بەجێ ڕێوشێنە ئەمنیەکانی دەوروبەری ناوچەکانیان زیاتر کردووە. پێی ئاماری ئەنجومەنی سەلامەتی کار و تەندروستی کرێکاران لە تورکیا تەنها لە مانگی ئایاردا لایەنی کەم 177 کرێکار لە تورکیا گیانیان لەدەستداوە. بەمەش لە 5 مانگی یەکەمی ئەم ساڵدا باگشتی 796 کرێکار گیانیان لەدەستداوە و زۆرینەی ئەو کرێکارانە لە کەرتەکانی بیناسازی کشتوکاڵ و خزمەتگوزاریدا گیانیان لەدەستداوە. هەروەها 6 لەو کرێکارانەی کە گیانیان لەدەستداوە و منداڵن و 7 کەسیشیان پەنابەرن.
عزیز ناسرزادە وەزیری بەرگری ئێران دوای کۆبوونەوەی حکوومەتی وڵاتەکەی سەبارەت بە هەڕەشەکانی ئەمریکا لەبارەی هێرشکردنە سەر ئێران ڕایگەیان هێندێک لە بەرپرسانی ئەمریکا هەڕەشیان کردووە کە ئەگەر دانوستانەکان شکستیان هێنا ئەوە پەنا بۆ ڕوبەڕووبوونەوەی سەربازی دەبن دەشڵێت ئەگەر شەڕ بەسەرماندا بسەپێندرێت ئێمە ئامادەین و وەڵامی دەدەینەوە ئەگەر شتێکی لەو شێوەیە شروع بدا هەموو بنکەکانی ئەمریکا لە ناوچەکە دەکەینە ئامانج و ناسرزادە دەشڵێ وڵاتەکەمان بە توندی هەر باسێک لەسەر سنووردارکردن بەسەر توانە سەربازیەکاندا ڕەت دەکاتەوە و دەشڵێ ئێمە هیچ سنووردارکردنێکی سەربازی قبول ناکەین و هیچ کەسێک مافی ئەوەی نییە دانوستاندن لەسەر ئەم بابەتە بکات. سەرچاوی ئەمریکی و دوو سەرچاوی عێراقی ڕایانگەیان ئەمریکا ئامادەکاری دەکات بۆ چۆڵکردنی باڵوێزخانەی عێراق بەهۆی بەرزبوونەوەی مەترسیە ئەمنیەکان لە ناوچەکەدا. بەرپرسێکی ئەمریکیش ڕایگەیاندووە کەسانی سەربازیش دەتوانن بەحرینیش بەجێبهێڵن. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا چەندین جار هەڕەشەی هێرشکردنە سەر ئێرانی کردووە ئەگەر دانوستانەکانیان لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی ئێران شکست بهێنێت و ئەمڕۆژ ڕایگەیاندووە کە متمانی کەمتر بووەتەوە با ڕازیبوونی ئێران با ڕاگررتنی پیتاندنی یۆرانیۆم کە داواکاریەکی سەرەکی ئامریکایە. هەروەها ناسرزادەش وەزیری بەرگری ئێران ڕایگەیاندووە ئەگەر دانوستان ئاتۆمیکان شکست بێنن شەڕ بە دوای خۆیان بهێنێت ئەوە ئێران هێرش دەکاتە سەر بنکەکانی ئەمریکا. بەرپرسێکی ئەمریکیش بە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئامادەیە ڕێخستنێکی تایبەت بۆ جێهێشتنی باڵا بۆ نوێنەرانی ئەمریکا لە بەغدا بکات و بەرپرسێکی دیکە ئەمریکیش ڕایگەیاندووە هیچ گۆڕانکاریەک لە ئۆپراسیۆنەکانی بنکەی ئاسمانی ئەلعودەیدە لە قەتەر ڕووی نەداوە کە گەورەترین بنکەی سەربازی ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هیچ فەرمانێکی چۆڵکردن بۆ کارمەندان یا خێزانەکان پەیوەست بە باڵوێزخانەی ئەمریکا لە قەتەریش دەرنەچووە. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.